لەبەر نەبوونی سیاسەتێکی ڕۆشنی کللتوری لە باشووری کوردستانە هەم لەلایەن کەناڵە میدیاییەکانەوە هەم لەلایەن دامەزراوە پەیوەندیدارەکان و حکومیەکانەوە ئەم کەرتە تا ڕادەیەکی باش دەتوانین بڵین لاواز بووە و ئاستی بەرهەمهێنانی لاواز بووە. ئەمە خاڵێکی تریان مەسەلەی بەرهەمهێنان تێچووی زۆرە. بەشێک لە کەناڵەکان بە بیانووی ئەوەی کە ناتوانن ئەو تێچووە دابین بکەن ئەو بڕەپارەی کە ئەچێتە دروستکردنی درامایشی تەلەڤیزیۆنی سی حەڵقەیەوە بە نمونە ناتوانن دابینی بکەن لەبەر ئەوە زیاتر پشت بەوە بەستن بڕۆن درامای وەرجێڕا و لە تەلەڤیزیۆنەکانیان بڵاو بکەنەوە. یەکیشتر لە هۆکارەکان نەبوونی کادری پێویست وەکو مەسەلەی ئەوانەی کە لە پشتی کامێرەوە کارەکەن یەکیشترە لە ئاستەنگیەکان. بە دڵنیایی و درامە لەبەرەوەی ئەڕاتە ناو تەلەڤیزیۆنەوە بەشێکە لە میدیا و میدیا زۆرترین خەڵک تەماشایەکە ئەکرێ ڕێگەیەکی زۆر کاریگەر و گرنگ بێ بۆ گواستنەوەی هەر پلانێک یان هەر شتێک کە بەرهەمهێنەر بێوێ ئەو پەیامی خۆی تیا بگەێنێ. من نمونەیەک بۆ بەڕێستان باسەکەم بەشی زۆری ئەم دراماتورکیانەی کە لێرە بابەتی ڕۆژە و قسەی لەبارەوە کرێ بەدەر لە دیوە سیاسەکەی کە باسی یەکەین چەند دیوی گەشت و گوزاری کۆمەڵایەتی جلوبەرگ ئەم شتانی لە پشتەوەیە. تۆک مەسەن کاتێک درامایکی تورکی تەماشاکەی بەشێکی زۆری وەکو ڕکلامکردنیی گەشت و گوزاریانەوەیە بۆ شارە گەشت و گوزاریەکان جۆری ئەو جلوبەرگانی کە ئەکتەرەکان لەبەریەکەن جۆرێکە ڕکلامکردن بۆ ئەو مۆدلانە کە ئەکرێت لە ساڵی داهاتوە سەر خەڵک لەبەری بکاتەوەوانە. یەکیشتر لە حاڵەتەکانی پەیوەستە بە بابەتێکی سیاسیانەوە بە نمونە ئەگەر ئێمە کورتی بکەینەوە بۆ سەر کورد درامای تورکی چۆن باز لە ئینسانی کوردەکە بەتایبەت لە باکوور پێمانەڵێ ئەمانە کۆمەڵی خەڵکی یاخین و ئەم خەڵکانە بە جۆرێک لە جۆرەکان لە سیستم دەرچوون و کاری مافیاییانەکەن و بوون بە مەترسی بەسەر ژیانی کۆمەڵاتی خەڵکەوە. ئەمە ئەگەر بە شێوە دایرەکتیەکەش نەیڵەن بە شێوەی ئەندایرێک بە شێوەی غیر مباشر ئەمە لە ناو دراماکانیانە ڕەنگایەتەوە بە دڵنیایی قڕکردنیی کللتوری کارەکە لە پشتی ئەم درامانەوە و بەشێک لە وڵاتانم درامایانە بۆ سەر زمانی خۆیان وەرەگێڕن و ئەو هاوڵاتیانەی کە تەماشای ئەم درامایانەکەن بە جۆرە لە جۆرەکانە کەونە ژێر کاریگەری ئەم بیر و بۆچوونەوە مەسەرم من هەموو جارێک بیر لەوە کە مۆڵم مناڵێک تەمەنی 5-6 ساڵە لە ماڵ و دانیشتووە تەماشای ئەم دراماتورکیانەکە ئێستا تەمەنی 18 بۆ 20 ساڵەچێ بە بەردەوامی لەسەر تەماشاکردنی ئەم درامایانە بەردەوامە بزانن لە باگراوندی کللتوری ئەم ئینسانەیە چی دروست بووە و پەیامانەی کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ خراونەتە مێشکی ئەم مرۆڤەوە ئەبێت چی بن. لە ڕاستیە بەرهەمهێنانی ناوخۆیی کاری لە پێشینەی دامەزراوە میدیاییەکانە و کاری لە پێشینەی وەزارەتی ڕۆشنبیریە کاری لە پێشینەی هەر بەرپرسێکە کە خۆی بە خاوەنی وڵاتە بزانێ گرنگیدان بە بەرهەمهێنانی کادر و دیاریکردنی بودجەیەکی دیاریکراوە بۆ ئەوەی تۆ ئەم هەموو چیرۆکەی هەتە ئەم هەموو ڕووداوی هەتە نەڕوە تێنەپەڕێ و لە شێوەی دراما و فیلم و ئەمانەیە بەرهەم بهێنرێ. ئەگەر بە من بڵێ بەشی زۆری دامەزراوە پەیوەندیدارەکان بە ئەرکی خۆیان هەڵنەساون بەڵام ئەگەر بە خۆشیان بڵێ یەک دنیا مبەڕری تایبەتی خۆیانیان هەیە ڕاستیەکەی من قسە لە نەتیجەکە هاکەم نەتیجەکە نەتیجەیەکی دڵخۆشکەر نییە ینی قسە لەسەر باش و خراپ وەختێکە کرێکە شتێک هەبێ کێشەکە کارەساتەکە لەوە ئێستا هەر هیچ نییە تاوەکو مەسەڵەن بڵین باشە یا خراپە ئاستەکەی بەرزایان نزمە ئەبێ خزمەتی بواری کللتور بکەن چونکە تۆ ئینڤستەکە و لەناو ئەم وڵاتەیە سامانەکە لە وڵاتە بەرهەمێنی پێویستەکە خزمەتی سیاسەتی کللتوری بکەی